بەهۆی پێنەدانی موچەکانیان خانەنشینانی هێزەکانی حەفتا لە سلێمانی وەزارەتی دارایی تۆمەتبار دەکەن بۆی بەواژووی وەزیری دارایی موچەکانیان ڕاگیراوە و پێیان نادرێت ئەوەش چەندین مانگە گرفتی بۆ دروست کردوون. بەخوام بانی دازم لە ساق تەکسەکە قرس کردو کە پیاتوو ساق تەکسی من هێناوە بەتم کاکە 10,000 مەرج تا معاشەکە وەرەگرم ئێ ئەڕۆم و خۆشەرفم نەکردووە دەکات بە پێ ڕۆمە چ بکەم ئەی چ بکەم ئەیگە بەیانی معاشانەی سامێ بەیانی بێنەوە تەکسی بگرین و بینەوە نەیە ئەکێتە یەکشەمە و دووشەمە سێشەمە زۆقی خۆی کەی ئارە وەزیری دارایی چی بەرپرسە تۆکە معاشە هەبێ لیستە حاضر بێ پارە حاضر بێ چەکەکە حاضر بێ ئەیکە بەرپرسە قۆوارێ ماڵێن بۆمان چاکن ئایتەوە بوومانی ئەومان لێنێ بەڵێ تا بۆمان چانەکەن بێ بچینە سەر وەزارەتی پێشمەرگە بەشی خانەنشینی سەربازی لێستا بەحساوا خەریکن بۆمان ئیتر نازانم کە چووینە ئەوێ ئیتر ناوەکانیشمان چێ بۆ وەزارەتی دارایی و ئابووری وەڵی بڵێم چی کاکە ئێمە مەسەلەم دەنگدان و مەنگدانەیە نازانم پارتی هێزەکانی هەشتا وەریان گرتووە معاشی مانگی هەشت هێزەکانی هەفتا وەرمان نەگرتو وەڵی لەسەر یەک ئیمزاماوە ئیمزای کاگاوات کە ئیمزاغی بکە موچەکەمانێن وەڵی نازانمتر پارتی ئەوەی خوانیدا وەڵی بڵێم چی خانشینان زیاتر لە 3 مانگە یەک موچیان وەرگرتووە و دەڵێن بۆچی هێزەکانی هەشتا گرفتیان نییە و تەنها گرفتەکە بۆ هێزەکانی هەفتا دروستکراوە دەژڵێن ئەگەر گومان هەیە لە لیستەکەیان بۆچی پاکتاو ناکرێت و هەرچی بندیوارە با موچەکانیان ببڕن و تەڕ و وشک بەیەکەوە نەسووتێنن فەرموو لیتنێکمان بۆ دانێ یەکەیەکە ئەوە هەموو بانقەکانە قایمە حازرە هەموو شتێ ئەوەی ئەنجو ئەوەی ئەمری وزاری نییە با موچەکەی نەدرێتێ چۆن ئەڵێنەوەی بایمۆتری نییە موچەی نییە با ئەوەی ئەمری وەزاریشی نەبوو موچەکەی نەدرێتێ فەرموو لە بانی ئەمر بەیمە بکەن من وەکو خۆم ئەمری وەزاریم پێ نەبوو موچەکەم مەدەنێ ئەم بیان و چێ بێمەگرن ئەی کاکە لە هێزی هێشتام کێشەی بۆ نییە یعنی بۆ بەس ئێمە کاکاوە زۆر عیبە مەمانگێ نییە دوان نییە سیان نییە ئێتۆ وەزیری کاکە فەرموو بڕیار دەرکە لۆژنەیە دەرکە و بڕیارێ دەرکە یەک جار کۆتایی بێنە و بنبڕیکە عیبە لە بەرامبەریشدا وتەبێژی وەزارەتی دارایی دەڵێت ئەوەی گرفتی بۆ موچەکانیان دروست کردووە بەرپرسانی هێزەکانی هەفتان کە زیاتر لە 11 ساڵە نەیانتوانیوە کێشەکانیان چارەسەر بکەن بە ناردنی دۆسیەکانیان بۆ وەزارەتی پێشمەرگە وەزارەتی داراییان تۆمەتبار کردو بە هۆکاری دواکەوتنی موچەکانیان بە پێویستمانزانی کە وەڵامیان بینەوە کە ئەوە ئێمە نین هۆکاری دواکەوتن یا خەرج نەکردنی موچەکانیان بەڵکو بەرپرسانی هێزەکانی هەفتا و بەڕێز فەتحوڵا عومەر جێگری بەڕێوەبەری خانشینی پێشمەرگەیە کە زیاتر لە 11 ساڵە نەیانتوانیوە کێشەی ئەم خانەنشینانە چارەسەرکەن دۆسیەکانیان ڕەوانەی وەزارەتی پێشمەرگە بکەن و لەوێ وەک دوای وردبینی پەسەندکردن بێتە بەڕێوەبەرایەتی ژمێرکاری لەوێ تەرخانی دارایی بۆ بگرێت و دواتر بچێتە بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشین لە وەزارەتی دارایی و ئابووری بەڵکو ئەوەی هەیە کێشەکە کێشەیەکی یاساییە خانەنشینانی هێزەکانی هەفتا ژمارەیان 9075 خانەنشینە و موچەی ماگانەیان 3 ملیار و 818 ملیۆن دینارە لە ساڵی 2013 فەرمانیان هەیە دۆسیەکانیان بخرێتە سەر وەزارەتی پێشمەرگە و دواتر وەزارەتی دارایی لە دوای مانگی 3 ئەم ساڵەوە بەهۆی ئەوەی موچەکانیان لە بەغداوە خەرج دەکرێت داوای دۆسیەکانیان کرا بەڵام هیچ دۆسیەکیان نەبوو لە وەزارەتی پێشمەرگە ئەمەش هۆکاری ڕاگرتنی موچەکانیانە و دەڵێن گرفتەکەیان یاساییە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.